نزیکەی حوت مانگ بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تێدەپەڕێت تا ئەنجومەنی پارێزگاکە نێتوانی خۆی یەکلایی بکاتەوە بۆی کە چێ بۆ ئەندامانی ئەنجومەنەکە هەڵدەبژێرنێن و پۆستی پارێزگاری کەرکووک چۆن دابەش دەکرێت لەوان پێکاتەکاندا هەوڵەکان بۆ پێکێنانی حکوومەتی خۆجێی کەرکووکی شەر بەردەوامە. من لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز حەسەن شێخانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت. بەڕێز شێخانی مکاتت باش. بابزین کەوڵەکان بۆ پێکێنانی حکوومەتی خۆجێی کەرکووک بەکوێ گەیشت کۆبوونەوەیەک لەم دوایانە کرا لەسەر داوای محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق. ئایا لایەنەکان گەیشتنەتە ڕێککەوتن؟ سڵاوزم بۆ بینەرانی کورسان بیچوار و بۆ جەنابەت و بۆ دەستەی بەڕێوەبەری ئەم بەنامەیە. حقەت ئەوەی بینیمان کە دوای دەرکردنی یاسای ئەنجومەنی پارێزگاکان کە ساڵ 2010 دەرچووە و بۆ هەموو پارێزگەکانی عێراق یەک یاسا بوو، بەڵام یاساگی تایبەتیان کە دەرچوان بۆ کەرکووک لەبەر ئەو حاڵتە تایبەتی کە هەیەی ئەمە خۆی زۆڵ مستەمێکی زۆر بوو لە کەرکووکەکان کرا بە هەموو پێکاتەکانیانەوە. بەڵام دوو پێکاتەکەی دیکە مەرجی ئەویان بوو یاسای تایبەتی هەبێ و کۆمەڵێ مادەیان دەرچوان و پەسەندیان کرد لە پارلەمانی عێراق. مادەکان خۆی بۆ خۆی بربەستن، یانی لە هەموو دنیاە یاسا بۆ داڕێژێ و بۆی پەسەندەکرێ کێشەکان کەمتر بکە. خودی یاساکە لەبەرەوەی ئەو کاتەی هەردوو پێکاتەکەی دیکە و لە بەغدایشۆ شەڕی ئیرادیان لەگەڵ کوردی کەرکووکا کرد بە بۆچوونی من، ئێمە هەرچۆنێ بێ حەزمان کردکەوە هەڵبژاردن بکرێت لە کەرکووکا و چکۆ معقوڵ نییە لە 2005ەوە تاکو 2023 یانی نزیکەی 18 ساڵ هەڵبژاردن لە هەموو پارێزگەکانی عێراق بکرێت لە کەرکووک ئەنجام نەدرێ و ئەو دۆخە واقعیکەوە دروست بوو لە دوای دەرهاوێشتەکانی 16 ئۆکتۆبەر. ئەوان ئەو پێکاتەکانی دیکە بە تایبەت پێکاتەی عەرەبی پێی خۆش بوو ئەم دۆخە هەروە بمێنێتەوە دەسەڵات لای خۆیان بوو و ئەنجومەنی پارێزگاکان لە هەموو عێراق هەڵوەشێنرابووەوە. هیچ چۆنڵی دەسەڵاتێکی تەشریعی و با بڵێن چاودێری لە کەرکووکان نەما بوو. ئەم حەوت ساڵە هەروە بووە و ئەیانویست ئەم دۆخە ئەوها بمێنێتەوە بەربەستی گەورە لە ناو ئەم بابەتەیە خودی یاساکە بوو. ئێمە کورد پێی باش بوو هەڵبژاردن بکرێشکە ئەمەلێکە بووکەوە گۆڕانکاری لە ئیداری کەرکووکا بکرێەوە ئیسەیش هەروایە گۆڕانکارێکا کرێ، بەڵام کۆمەڵێ بابەتەن ئینشاڵڵا ئیسا ئاماژەی پێدەدەین. بەڵام من هەر بە کورتی خودی یاساکە کۆمەڵێ بابەتن مادەکانی لە مادەیەکا دژواری مادەکەی دیکە لەلایەکەڵێ بۆ نمونە سەرژمێری 57 بکرێتە بنەما بۆ دەنگدەران، لەلایەکی دیکە ئەڵێت ئەوانەی لە پێش 2023ەوە فۆرمی خواردنیان لە کەرکووکە و مافی دەنگدانیان هەیە. ئێ باش ئەوانە کەی سەرژمێری 57 یانگەرێتەوە لە 1970 ئەو هاوردانەی کە هاتن بۆ کەرکووک ئەو بابەتە نایانگەرێتەوە و یان پوچکردنەوەی بابەتی هەڵبژاردن. یعنی تۆ بڵێ ئەم ئاکامی ئەم هەڵبژاردنە چی ئەم هەڵبژاردنە کاریگەرینی لەسەر دۆخی کارگێڕی و ئیداری و ئەو بۆ ئایندەی کەرکووک لایەکەوە بۆ دابەشکردن دەسەڵاتەکان تەنهاوی بە تەوافق بێ، یعنی ئەگەر بێت و ئێستا هەمووکان ناگەنە ڕێککەوتن لەسەر پێکێنانی حکوومەتی خۆجێی کەرکووک بۆ ئەوی ئەو کێشانش جارێکی دیکە کە لە کەرکووک کە بوون لە دوای 16 ئۆکتۆبر بۆ ئەملاوە دووبارە نەبنەوە. بربەستەکان چییە؟ خۆی هۆکەی ئەوتانی کەرکووک چەقی ململانی نێوان هەرێم وەغدایە لە ماوەی 80 ساڵێکایە و ڕەهەندێکی نێودەوڵەتی ئیقلیمی هەیە لەسەری هەموو کەس ئەیزانێت و نەشاراوتەوە لەسەری و جێبەجێ نەکردنی دەستوور یەکێ لە کێشەکان بوو. ئەگەر مادەی سەوچ جێبەجێ بکرایە لە 2007 کۆتایی ئەم کێشە هات و ئێستا نزیکەی 14 ساڵ بوو کێشەی کەرکووک یا دۆخی کەرکووک بە عقارێکی دیکاچ و باشتر بوو. ئەوە حکوومەتی عێراق دەسیە کات و خۆی ئەدزیێتەوە لە جێبەجێکردنی مادە دەستووریەکان وای کردووە دۆخی کەرکووک هەروە بە مۆلەقی بمێنێتەوە یەکلای نەبێتەوە و بێبەتمانەی پێکاتەکان لە ناو خودی کەرکووکە و لە ناو خودی پێکاتەکانە حزبەکان ئەگەر کوردی بن یا عەرەب بن یا تورکمان بن هەرمووی بۆتە دوو بەرە و سێ بەرەوە. ئێستا کورد دوو بەرە ئەوانەی کە دەرچوونە، عەرەب بۆتە سێ لیست و تورکمانیش دوو بەرەن، یانی دانێکی شیعە و دانێکی سونیە کە دەرچوونە. وای کردووە ئەمە بەرژەوەندی گشتی و ئەو جەم سەربەندیەی کەوا لە ناوچەکەیە هەیە ئەگەر لای ئێران بێ لای تورکیا بێ لای ناتۆ بێ لای بەرەی سین و رووسیا بێ
هەموو جونگەکانی دەسەڵاتی گرتو لە عێراقی سەروەری عێراق وای کردو هەموو کەسی دەساڵی ینی دەسوەردان بکات لە کەرکووک و لە عێراق و لە بەغدایش ینی جا لەبەرەوە گەیمە متمانمان بۆ بێ لە بەغداوە بێن چارەسەری کێشەی کەرو بکرێ و بەڕێ سوودانی بیکاوانە من باوەڕ ناکەم ئەوێ سەرکردایەتی کورد قەت هیوا هەڵنەچنێت لەسەر ئەوەی لە بەغداوە بێن چارەسەری کێشەکان بکەن هەرگیز چارەسەر ناکرێت بێ خودی کەرکووکەکان خێزانی کەرکووکەکان هەمومان پێکەوە هەموو پێکاتێکە سەرێک هەر سێ پێکاتە سەرێکەکە هەڵ بدەین پێکەوە داشی ڕێکەوین هێچ جاگەر تۆگەر حزب دەسەڵاتەکان یا دەسەڵاتدارەکان و ئەوانەی ئەو فراکسیۆنەی کە دەنگیان هێنا و براون ئێگەرەوان ڕێک نەکەون چۆن لەبەرەوە ڕێکەوتن زەحمەتەوە ئەمەی ئەو کۆبنەوەی کرا 11 مان کرا ئەمە لەم ڕۆژەوە 30 ڕۆژ حسێبە ئەبێ ئیداری کەرکووک بە پارێزگا و بە سەرۆکی ئەنجومی پارێزگا و دوو یارەدەرەکەی هەردووگیان و حەوت ڕاوێژکارێک لای بکرێت و ئایا زەحمەت نییە لەم هاوکێشە دەرکی و نێودەوڵەتی و ملبەنانەکان ئێوان هەولێر و بەغدا و ماڵی کورد و ماڵی عەرەب و تورکمان و ئەم دابەشبوونەی ناو ئەنجومەنی پارێزگا بە ئاسانی لەم 30 ڕۆژەیانە دەدی و ئێمە ئەزمونمان لە عێراقا هیچ کاتی ئەو سقوف زەمەنیە چۆن ئەو بنیمچە کاتیانەی کە دانراون لە دەستورە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار یا بۆ سەرۆکی ئەنجومەن زیان یا کابینەی حکوومیەکان هیچ کاتێ پەیوەست نەبووە بەو کاتانەوە داراون و ئاماژەیان پێدراوە لە یاسا و ئێستا دۆستی کەرکووک لە دەست دەسەڵاتێکی سەپێنراودایە بینین کێش ئەمنیەکان هەر لە کەرکووک بەردەوا من ئێستا کە خۆمان قسە دەکەین کەمێک بەر لە ئێستا لە قەرەهەنجیر داعش جارێکی دیکە هێرشی کردووە کارمەندێک یاسای شەهید بووە چەند کەسێکی دیکە بریندار بوون بەڵام ئایا لایەنەکان نابێت پەلە بکەن بۆی کە ئەو ئیدارەیە کە حەقی خەڵکی کەرکووک و مافی ئەوانە ئیداری ڕاستەقینەی کەرکووک بگەڕێتەوە ئەو بۆشایی ئەمنیانە نەمێنێت ئەو کێشانە جارێکی دیکە ڕوبەڕووی خەڵکی کەرکووک نەبنەوە خۆی کەرکووک لەبەرەوەی سنوورە لەگەڵ ئەو لادێ و شار و شارشەکانی پێکاتەیەکی دیکە کە عەرەبن و فەجوەیەک و بۆشایەکی زۆر گەورە لە نێوان هێزەکانی پێشمەگە و هێزی سوپای عێراقا و ئەو ڕێکەوتانی کە باڵێن ڕێکەوتنی شنگالی پێڵن و ئەو ڕێکەوتانی نێوان وزارەتی بەرگری عێراق و وزارەتی پێشمەرگە ناچن بواری جێبەجێکردنەوە دەستێکەکەی ناوێ ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکرێت لە عێراقدا و یانی وای کردووە کەوا ئەو بۆشایانە بمێنێ لەبەرەوە ئەم بابەتە و بابەتی دیکەیش دووبارە بێتەوە مەترسیەکانی هێزە لادەرانە هەرماون و هەر ئەمێنن تاکو و سەقامگیریی تەوا و ڕێکەوتنێکی تەوا لە نێوان هێزی پێشمەرگە و هێزی هێزەکانی عێراقا کرێت بۆ پڕکردنەوە ئەو بۆشایان لەو ناوچانەدا هەیە. باشە کەواتە ضرورەتی پێکهێنانی حکوومەتی خۆجێیی لە کەرکووک ئێستا چەندە پێویستەوە تا چەندە دەتوانێت خەڵکی کەرکووک دڵخۆش بکات بە داهاتوو شارەکەیان؟ زۆر پێویستە لەبەرەوەی ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنێکی چاودێری و تەشریعیە ینی ڕقابی و تەشریعیە ئەوان ئەتوانن پرۆژەکان پەسەندکەن و ئەو قۆناغە تێپەڕی قەرەبووی ئەو جێگایانەی ئەو شار و شارشکانەی کەوا لە باڵی ڕەفتارەکانی داعشە و دروست بوون و ناوچەکانی حەویژەوانەی سە بەشی خۆیانیان تەواوەتی وەرگردووە لە 7 ساڵە ئیسە دەستکەین بە چۆنڵی ئەو پرۆسانی بە دادوەرانە هەڵدە ناوچە کوردیەکانیش کە پرۆژەی تیا ئەنجام نادرێت و لەم ماوەی 7 ساڵەیە زۆر ئیهمال کراون و بێبەش کراون لە پرۆژانە و چاودێریکردنی پارێزگایش کە ئەنجومەنی پارێزگا کە ئیکات زۆر گرنگە و کەسی یەکەمی ئەم شارە کە پارێزگایە کە مافی کووردە ئەبێ ئەوە بێتە دی لەبەرەوەی مەلەفی ئەمنی ئەم شارە بەدەستی پارێزگایە و ئێمە زانین تەنها کەرکووکە وەکو حاڵەتێکی عەسکەرتاری تاکو ئێستا ماوەتەوە یەکلای نەبووتەوە ئەمنیەت و چۆڵی ئاسایشی ئەم شارە تەواوەتی بەرقەرار نەبووە مەترسیەکی کوتوپڕ هەیە ناکاوێکە وەکو ئەوەی دوێنێ شەو دروست بووە ناکاوی دروست بێ لەبەرەوەی متمانیە ناو هێزەکانی ناو عێراقی شانی هێزەکانی عێراقی یەک جەمسەر نین یەک شێواز نین لەبەر ئەوە ئەبێ هەوڵ بدرێ هەماهەنگیەکی تەواو لەگەڵ هێزی پێشمەرگە بکرێەوە ئەم شارە من لێرەوە با بڵێم پێشنیاز دەکەم کەوا سەرۆک کۆمار و سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی هەرێمی کوردستان و عێراق پێکەوە بێنەم شارە کۆبنەوە بکەن و کەس نەنێرن بە نوێرایەتی کەسی ئەنێری بە نوێرایەتی ئەوە کێشەکانێک لای نابێتەوە ئەبێ کۆبنەوەیکی فراوانی حزبەکانیش بکرێ و ڕۆڵی ئەو سەرۆک هۆزانەی کەوا لە کاتی هەڵبژاردنەکانە کاندەکانە چون ینی بەڵێنی سەقامگیری و دانانی پارێزگاری کورد و ئەوانە
ئێستا ئەو سەرۆگۆزانە کوا ڕۆڵیان ئیسە بۆ دەنیانە ئەو کاتانە بۆ مجار سەدانە نەکردواتن ئەبێ ئێمە لە چەند جەمسەرێک و لە شەر ڕێگایەک و ئیشکەین کار بکەین هەم لایەن حزبە کوردستانەکان هەم لایەن سەرۆگۆزەکان هەم لایەن کۆمەڵی ئەوانەی کە بیرمەند و ڕۆشنبیر و عاقڵمەندی ئەم وڵاتانن کەوام دۆخەم مانگەیە ئەبێ کۆبنەوەی چڕ بکرێ و دانانی پارێزگار و ئەنجومەنی پارێزگا یەکلایی بکرێتەوە ئەم دۆخە ئەم دەسیدەسیە و ئەم واقعا نائارامەی خراپەی کەوا لەسەر کەرویەکان بەگشتێ و کوری کەروێ بە تایبەت ئەبێ یەکلایی بکرێتەوە کۆتایی پێبێت. بەڵێ بەڕێز حەسەن شێخانی ئەنجامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی سپاس لە کەرکووکەوە لەگەڵ کوردستان 24 بووی.